قسە و باس و گفتوگۆ کەم لەم بەشەی پرۆگرامە لەسەر دوو لە بڵاوکراوە هەرە تایبەتەکان کە لەلایەن خانمێکی قەڵەم جوانی نێو ئەدەبیات کە خانمێکی گەنجە بەڵام لە ئێستاە دوو لە ڕۆمانەکانی ئەو بڵاوکراوەتەوە کاریەکان لەژێر ناونیشانی هێشتا وەک خۆمە واروەها حەسرەت ئەو یەک کەس و هەزاروانە بوو پێشوازیەکەم لە زۆر بەڕێز خات و سەمیرە ساڵح کە ئێستا لە ستۆدیۆ کورسات مەگەزین لەگەڵم میوانە بێ خات و سەمیرە ئەگەر فەرموویتە ئێرە خۆشحاڵە بم سەرچاوەکانە فەرموو بەخێر بێ سەر هەردوو چاوم بەخێر بێ زۆر خۆشحاڵ بووم بەخێر بێ سەرچاو هێشتا نەم خوێندۆتەوە و بێگومان ڕۆمانیش بابەتێکی زۆر گرنگە لە نێو ئەدەبیاتە چۆن قەڵەمێک دەست پێکا بۆ ڕۆمانێک خات سەمیرە هەڵبەت با سەرتا دەست پێ بکەم مهرەبانەوە سپاسی کە کەناڵی کورسا دەکەم کورسات مەگەزین کە بەڕاستی ماڵی ڕۆشنبیرانە ماڵی هونەرمەندانە دەرگایەکی یۆڵەک ڕۆ بۆ نووسەران هەتا کەسانی وکوێمە کە تازە ئەزمونمان کردووە بتوانین کاری باشتر و چالاکتر بکەین کەواتە پرسیارەکەم ئەوە بوو چۆن قەڵەمێک دەسەکات بە نووسینی ڕۆمان ئایا نووسەر بەتابێتی ئەوانەی کە سەرەتا تازە دەست پێکەن بۆ نمونە گەنجن وەکو تۆ و هەروەها بڵین ئەزمونێکی زۆریان نییە دەستپێک چۆن چی یاخۆ چی لە ژیانی ئەوان ئەبێتە هەوێنی نووسینی ڕۆمانە ئەکرا من لە خۆمە دەست پێ بکەم ناکرێت سەرەتا باسی کەسانی دەوروبەر بکەم سەرەتای نووسین و قەڵەمگرتن بەدەستەوە کە بتوانم ژیان بنووسمەوە کە بتوانم جوانەکانی ژیان بنووسمەوە کە بتوانم ڕووداوەکان بنووسمەوە لە ژیانی هەرێکێکمان لە بنیەتی خۆمانە کۆمەڵێک ڕوودا و کۆمەڵک دایان چیرۆک هەیە ئەگەر هی خۆشمانە بێ بەرامبەر ئەبینین ئەبیستین ڕۆژانە بەرکەوتمان لەگەڵ کۆمەڵە لە ڕووداوە هەیە کە بەتایبەتی لە زمانی ئێستا بەڕاستی ڕووداوەکان ئەوە زۆر بوون بۆهۆی تەکنۆلۆژیا ژوای لێکرد ڕووداوەکان بەڕاستی هەموو دنیات هاتوتە بەردەست هۆکاری نووسینیمان هەموو ئەو ڕووداوە نەبوون کە لە ژیانی خۆمانە بەرجەستە بوون و بینیمان و ئازارمان پێچێشت و خستیانین و بەرز بووینەوە سەرکەوتنمان بینی و کەوتنیشمان بینی بەڵام گرنگەوە ئێمە بەردەوام بووین ژیان وای لێکردن بەردەوام بین سەرەتای کتێبی حەسرەت کە دەستم پێ کرد گەڕان بووم بە ژیانی کۆمەڵێک لە خانمان کە هەمان ئەو ڕووداوانی بەسەرهاتووە کە سەرەتای تەکنۆلۆژیاکە دروست بوو هۆکارێک بوو بۆی کە بەڕاستی زۆر بەمان بە نەزانی دەستمان پێکرد زۆر بەمان بە نەزانی تاملمان لەگەڵ تەکنۆلۆژیا کردم فەیسبوک و کۆمەڵشتانەکە بەدەستمانێتی سەدان چیرۆکی کارە یەک لەو چیرۆکانێک کە بەڕاستی لە من باسم کرد هەر ئەمەیە کە حەسرەتی بەرهەم هێنا ئەو یەک کەس و هەزاروانە بوو عاشق بوون بە کەسێک بەبێ بزانی کە کەسەکە کێیە هەزاروانت فێرەکات دواتر لە کۆمەلگا داتەبڕێت دواتر لە خێزانەکە داتەبڕێت دواتر ینی کۆمەڵێک ماساتی لێ بەسەری نازانی بەڕاستی دەرگایەک هەبێ وەڵاوێ بووی کە بەڕۆڕووی ژیان پێ بکەنیتەوە دووبارە بارحاڵێمە توانیمان حەسرەت بەرهەم بێنم لە دوای حەسرەت باشە پاڵەوانی ڕۆمانی حەسرەت بە بڵین کەسێکی خەیاڵی خاتو سەمیرەیە یاخود کەسێکە لەنێو کۆمەلگای کوردەواری بەڕاستی بوونی هەیە ئەو ڕووداوەکانە گەێنێتەوە کۆمەلگای کوردەواری بەڕاستی بوونی هەبووە بەڵام لەگە خاڵشێتێک کەڵام کردووە چکە ناتوانانی تۆ ڕووداوەکە و خۆی بگەڕیتەوە ئەکرێت کۆمەڵێک هەبێت سەبنا من لە هەر کاتێکە ماکێتێکی کارەکە ئەبینیت یاخۆت یەتە بەردەمە ئەتۆڵی ئیشێکم بۆ بکە یان ژیانێکم بۆ شێوازێ بەڵام من نازانم وردەکارێکە چییە ئەکید وردەکارەکە لە خەیاڵا دروستە بێت گرێکان لە خەیاڵا دروستە بێت دواتر ئەو پەیوەندیانە کە لەکوێ دەستی پێکولێکیا کوتای خەیاڵ وای لێکە کە دووبارە تۆ بتوانی بینوسی تو بکێتە ڕۆمانێک و لە ئێستاشە بەڕاستی لە کتێبخانەی کوردیە ڕۆمان بەتایبەتی کە قەڵەم بەژن بێت سەختیە چکە ڕۆمان بەڕاستی مشکت بانووەکە بەتایبەتی گەرژن بێت کۆمەڵی التزاماتی ڕۆژانە دێتە سەر کۆمانی کۆمەڵێ بە مناڵ بەخێوکردن چوونە دەرەوە ینی کۆمەڵێک شتێک دروستە بێ بەڕاستی بۆ نمونە قەت بۆ بابەتێک لە مشکی تۆ بێت لە نێو بیر و هزری تۆ بێت بەڵام ئەو کاتە نەتنووسی بێتەوە دواتر بە بڵین مەجبور بوویت کە ئەو ڕووداوە بگۆڕی لە بری بیرت نەماوە زۆر کاتۆنی بەسەر هاتووە سەرەتا کە دەست بە نووسین کە 150 پەڕەمنووسی لە هەنێ ڕووداوەکانی ژیانکە توانیمان دەرزی لەوەربگرین و ببێتەوە هەمووشیم سووتان لەبەرەوەی هەستم کرد بە زعیفی کارەکە هات بەڵام دواتر وای لێکردم کە بەردەوام بم کۆڵم نەیە ئەوە هۆکارێ بوو لە سەرکەوتنی بە چاپگەیاندن و بڵاوکردنەوەی حەسرەتە بەڕاستی ئامادەبووان کە ئەبینی لە سلێمانێکە بە شاری ڕۆشنبیری ناسراوە هەڵبەت هەڵگری پێناسەکەی خۆیەتی کۆمەڵێکی زۆر ڕۆشنبیرمان هەیە وای کرد کە من دووبارە دەستکەمە بە ڕۆمان کە ڕۆمانی هێشتا وەک خۆمم ڕۆمانێکی ئەدەبی فەرهەنگی کولتوری تایبەت بە
وڵاتی خۆمان پاڵەوانی ئەم ڕۆمانەیە خات سەمیرە من زیاتر ئەوەی کابینم ئافرەت خەم ئەبینێت و ئافرەت کۆڵ نادات و بەردەوام ئەو هەموو زەحمەتانی کە لەسەر ئافرەتە من زیاتر جەختم لەسەر ئافرەت کردوێتەوە ئەمەیان زیاتر لەسەر عەتفی ئافرەتە کە بەرامبەر خێزانەکەی کە کۆمەڵێک ڕوودا و لەسەر ژیانی خوانە دروستە بێت ئایا لەبەر بینایی خێزانەکەی ناتوانێت بخوێنێت ئایا هۆکارێک لە دابڕان دروستە بێت ئایا چڕان دروستە بێت لە بیان دوو کەسا خێزانەکەی لەدەست لە مردن نابێت لە هەر ڕووداوێکا بێت بەڵام هەست و عەتف و خۆشەی سوالێکە کۆڵ نەدات بەڵام لە هەمان کاتە خۆی ببەخشێت ئەو هەموو ڕێچکانی کە لە ژیانیەتی بەرنامی بۆ دانەوە بەرنامەکانی نامێنێت باشە زۆر کاتەیە بەشێک لە نووسەران بڵێن بیرەوەری ژیانی خوانە گەرنەوە خوان پاڵەوانەکەن و ڕووداوەکانی چواردەوری خۆیان بڵێن بە پێی زەمن بە پێی چەند ساڵێک بۆ نمونە ئەنووسنەوە هەندێک لە نووسەرانی تر تەنها خەیاڵی خۆیانە هەندێکیشان هەیە هەردووکی تێکەڵ ئەکەن خۆی لە هەردوو کتێبەکە بێت بڵێم من ژیانی خۆم توانم لە دێڕێکە یان لە پڕێکا نووسیبێتەوە دواتر هەنوو سەریش بە دەرنیە لە کۆمەڵێک ڕوودا بە دەرنیە لە خەم چکە زۆر جار منەڵە مەگەر مرۆڤ تووشی هەر ڕووداوێک بێت ئەگەر تەسیرات وای لێ بکات لە بیری بچێت ئەوە زۆر باشە ئەگەر لە بیری نەچێت ئەبێتە نووسەر بەڕای من بۆ شێوازەکە بیر ئەەکەمەوە و دواتریش زۆر کات باسم کردووە زۆربەی زۆری نووسەران عاشقن عاشق واد لێکە یانەوەی کە بیتە بەخشراوێک یانەوێت کاتە نووسەر یەکی لارەکە بنی کردو بە نووسەر بم شێوازێ عشقی ژیان بم ئایا کەسێک بم ئایا خێزانێک بم هەر ئەو بۆ هۆکار بووە کە ئەمە بنووسمەوە بەڵێ ژیانی خۆمی تایە بەڵام ناڵم بە دقیقی هەمووی ژیانی خۆمە بەڵام ئەکرێن نووسەر لە هەنە ئامان کاتە هوەری بێت و هوەری نووسین ئەتوانێت لە کتێبێکە لە هەموو کتێبەکانی لە ژیانی خۆی کە توانێت بینوسێت بەشێکی ئەدەبیش کە بنووسێ بەڵام ژیانی خۆی توانێت لە دەڕێکا بنووسێتەوە لە هەمان کاتە بچێتە سەر ئەویاری کە ڕووداوەکانی تیا بۆ تیا بەرجەستە بوو خۆی تیا ببینێتەوە باشە بۆ پێی کە خات سەمیرە بەڵێن قەڵەمێکی نوێ لە نێوان لە ناو بە بڵین ئەدەبیاتی کوردی و بەتابەتیش لە ناو ڕۆمانە و خاوەنی دوو بڵاوکراوەی جوان و تایبەت و کاوانیش ڕۆمانن تاوی ڕۆمانەکە ئەنووسیتەوە دواتر ناونیشانی بۆ دانەی یاخود تۆ بەپی ناونیشانەکە ناوەڕۆکی کتێبەکە داڕێژیتەوە هەرگیز ناتوانێت تۆ ناونیشانە بۆ شتێ بنووسیتەوە سەرەتا ناونیشانەکەی دانتە دوایی بنووسیتەوە چونکە تۆ سەرەتا گە ناونیشان دانیت بەڕاستی ئەوە ڕووداوێ بەسەر پەشیمانە بیت لە ناونیشانەکە قەت بەسەراتوە لە هەمووی هەروام لە هەموو نووسینەکە هەروام تەنانەت لەو بەشانێکە خۆم ئەنووسم لە تەڕۆکۆمەڵایەتیەکانە ناونیشانی بۆ دانانم ئەتاوەکو تاو یەکەم کاتە ئەنج ناونیشانێکی بۆ دانم چونکە بەڕاستی هەتا تۆ ئیشەکە دروست نەکەێت تا ڕووداوەکان دروست دەمە ناتوانین ناونیشانی بۆ دانی یعنی من کۆمەڵێک ناونیشانم بۆ ئەمە دانا بەڕاستی هیچیان وەکو هێشتا خۆمم نەدۆزیێت چکە مرۆڤ تا چەند تەمەن بکە هێشتا ڕوو خۆیەتی هەتا چەندێک تەمەن بکات تا چەندێک لەگەڵ ژیانە گوزەر بکات بەڵام هێشتا هەر مناڵەکەی کە لە ناوناوکی خۆیان یاریەکات و گروگاڵیەکات هەمان ئەو شتێکە من تامانوسیێتەوە لە کتێبەکەما کە چەند تەمەن بکەیت بەڵام دواتر هەر مناڵی دواتر کە مناڵەکانیش ببینتەوە ببوورە خۆت لە مناڵەکانی خۆتە ئەبینیتەوە باشە زۆر کات کە خوێنەرێک ئەچێتە نێو کتێبخانەیەکەوە هەمیشە بڵین ناونیشان سەرنجی ڕائەکێشێ لەبەرەوەی تۆ نازانی ناوەڕۆکی کتێبەکەچێت تەنها زانی ڕۆمانێکە لە نووسینی خات و سەمیرێ و هەروە ناونیشانەکەی بم جۆرەیە تا چەند ئەمە گرنگترین شتە بۆ ئەوەی کە نووسەر بتوانێت خوێنەر لە خۆی نزیک بکاتەوە بۆ ئەوەی کە ناونیشانێکی سەرنجڕاکێش بێ و بتوانێت بڵین پرفرۆشترین بێت یاخود بابەتێک بێت بە بڵین سەرنجی خوێنەر بە خۆی ڕابکێشێ خۆی کە تۆ نووسیت ناونیشانێک هەڵەبژێری ئەبێ کورتترین ناونیشان بێ بۆی زۆرترین سەرنجە ڕابکێشێ باشە دواتر بێت تۆ هوەری ئەوە دەهەبێکە ئایا ئەو نووسینێک کە تۆی نووسی خەڵک تا مەزروێتی ئەی خوێنێتەوە حەزی لێتی تۆ گەڕەڵی هێشتاوە خۆمەم خۆتی تیابینیتەوە منی تیا نبینەوە نووسری تری تا نبینێتەوە هەر کەسێک تری تیا نابێت لە هێشتاوە خۆمم سەرنجێک بەلای ڕاکێشی ئایا هێشتاوە خۆمم بێ هەر کەسەکە خۆی بێن و سەر بێت یاخود ئەگەر تەمەنێکی مناڵی بێ من لە سێ بەشی سەرەکی ئەم ڕۆمانە کە پێکاتەوە یەکەم سەرەکیەکان ئەکتەر خوێنەرەکەیە خۆیەتی بەڵێن لە تەمەنی مناڵیەتی هەموو ڕگەز جیاو ناکرێتەوە لە بینی کوڕا کچە هەمان بۆ یەک شێواز و بە یەک ڕێتم ئەڕین لە ژیانە هەمان یاریەکەین هەمان گروگاڵمان هەیە هەمان خەونمان هەیە بەڕاستی خوێنەر خۆیەتی لە دووەمە کابێتە تەمەنێکی مێر منداڵی جێ ئەکرێتەوە کە ئەم ڕگەزەکە ئافرەتە یاخۆت پیاوە ئایا ئەگەر ئافرەتە چی ئەرکێکی لەسەر شانە و پیاوان چیان لەسەر شانە ئایا بەروگەنجی ئەڕۆیت دواتر چی دروستە بە لە ژیانتە ئایا ئەو خەونانی کە لە مناڵیە ئاواتێک بۆ ئەخوا لە گەوریایە بەدەسی بنی لە گەوریا و چێژەی هەبوو
دواتر لە زۆر کاریشە مرۆڤایەتی پەشیمانە بێتەوە کۆمەڵێک قۆناغی زۆر تایبەت باسیەکەی ورد باسیەکەم دواتر بە تامەزرۆ منیش زۆر بەخێرایی دواتر باسی ئەو خەوناناکە کە لە دەستت چووە و کاتە لە دەستە چووە کاتێککە خەو ئەبینیت میلی کاژمەر ئەبینی کاتێ میلی کاژمەرەکە بگەڕێنیتەوە ئەو ڕابردووە زەمانی کە ئەو کەسەت لە دەستیاوە ئەو شتت لە دەستیاوە پێ بیگەڕێنیتەوە بەڵام زۆر جار بە خەونیش پێی ناگەیتەوە. باشە هەر لەسەر ناونیشانەکە بە پرسیارێکی تریش بکەم تا چەند گرنگە ناونیشانی نووسەر بە بڵین زۆر نزیک بێت لە ناوەڕۆکەوە بۆ ئەوەی کە کلیلێک بێت با بڵین دەرچەیەک بێت دەرفەتێک بێت بۆ ئەوەی کە من سێری ئەم ناونیشانە ئەەکەم بزانم نزیکە لە ناوەڕۆکەی و لەسەر ئەو بە بڵین ئەساسە من بیکڕم ڕۆمانەکە بکڕم. تۆ سەرەتا هەر کاتێت کتێبە بخێنەوە چەند لاپەڕێکی لێ خوێنیتەوە ئەنجاچتە سەرەوەی کە ئایا ئەمە ئەو ناونیشانەیە کە تۆ بەدوایە گەڕی ئەمانە شتێکە بەدوایە گەڕی ئەکی کە تۆ لە هێشتاوە خۆمم کۆمەڵە ڕوودا و باسەکە کە ئەچێتۆز دەلالێت لەوەی کە ئەو کەسە کە ڕووداوی بەسەریە ئەو کەسی کە ئەکەوێت چەند جار و پێڵن کە گەورە بیبیرێت ئەچێتەوە بەڵام کە گەورە بیبیرێت هاتەوە ڕووداوەکان بیر هێنایتەوە کەوایە واد لێکا کە ئەچیت ئەو هەمان ئەو ناونیشانەیە کە تۆ لەسەر ژیانی خۆتایە حەسرەتیش هەمان شتەڵەوە یەکە سۆزاروانە بوو هەر لە سەرەتای تەمەنی مناڵێتیەوە هەتاوەکو گەنجێتی هەزاروانی توش ئەبێت ڕاستە لە هەزاروانە خۆی پەڕێنەوە بڵان دواتر عشقوای لێکا کە چۆک دابات عشق بەردەوام ڕاستی لە ئەفرەت و پیاوە زۆر جیاوازە پیاوان لە عشقا زۆر سەرکەوتوترن لە ئەفرەت کافرە زۆر ئەدۆڕێ لە عشقا واشی لێ کە هەرگیز لەبیری ناچێتەوە یەکێک لەوانە کە من باسم کردووە ئەوەیە کە حەسرەت حتا دوا قۆناغی ژیانێت تا دوا قۆناغی لە دەستدانی ئەو کەسی کە بینوێتی هەر لەبیری ناچێتەوە دواتر شەرتەمە ناکە کە ببینێتەوە کەوایە ناونیشان زۆر گرنگە بۆ ناوەڕۆک چونکە تۆ ئەگەر ناونیشانەکە لە ناوەڕۆکەکە جیاواز بۆ خوێنەر خۆی کۆتایی پێنێ خوێنەر بە دوای گریا ناگەڕێ خوێنەر کەوایە لە نیوەی وازی لێنەڵێ هیچ ڕەبتی بەوە نەبوو کە من داوام کرد خوازیارم لەسەرەوە نەبوو کە ناونیشانەکە ئەوە بێت باشەیەکی تر لە بابەتە گرنگەکانی نێو نووسینی ئەدەبی ئەوەیە کە بە زمانێک یاخود بە کۆمەڵی گوشە بنووسرێت کە ئاسان بێ بە خوێنەر ئایا خاتو سەمیرە بۆ چینێکی تایبەتی ئەدیبان و هەروەها کەسانی دیار لە نێو ئەدەبیاتی کوردی نووسیوێتی ئەمە یاخود هەموو چین و توێژێک و هەموو کەسێک ئەتوانێت ئەم ڕۆمانە بخوێنێتەوە لە وشەکانی تێبگا لە پۆلیسی ابتیدایی و کە مناڵێک دەست بە خوێندنەکات ئەتوانێت بخوێنێتەوە مە بە کوردی پەتی نووسراوە چکە بەڕاستی من کەوتم فەرهەنگی ئەدەبی ناوچەکەی خۆمانە هیچ پێویست ناکە تۆ بتوانانی وشەی خارجی بەکاربێنی حتا من سعاتم کردو بە کاتژمێر لە کاتێک کە کاتژمێر کوردەواری خۆمانە کۆمەڵی ئیشکار کاڵێن مامۆستانە لە ئوستازیانە توانین بەردەوام تۆ بۆ حەداڕم کە خۆمانە لە دکتۆر پزیشک پێویست ناکە تۆ زمانی لەهجەی جیاوازتر بەکاربێن کە لە کاتێکا خۆت فەرهەنگێکی خۆتت هەیە خات سەمیر لێرە پرسیارێک دروست ئەبێت زۆر وشەمان هەیە ئێمە بەداخەوە کە بەکارنایەن و ئەم وشە پەتیانە زیاتر لە لای گوندنشینەکان تاوەکو ئێستش بە خۆشحاڵیەوە هەیە بەڵام زۆر جار نووسەران ئەو هەلە ئەخۆزنەوە بەشێک لەم وشانە جارێکتر لە نێو نووسرا ئەدەبیەکانە بەکارێنەوە لەم هەوڵەتیاوە لە حەسرەتە هەمووی کوردی پەتین بەکارێناوە هەموو ئەو وشانە بەکارێناوەتۆ کە لە گوندەکانە کە تاش ئەو لەهجە ماوەتە و بەرجەستێ و خەڵکانی زۆر هەمان ئەو شتەیە کە من تیامایە چونکە نووسیمەتەوە لەبەرەوەی کە پێویستە کاکە تۆ هەر جەخت نەکەیت تۆ لەسەر ئایا سلێمانی بە ئایا هەولێر بە ئایا لەهجەی زمانی ئەو شوێنی خۆت بە بەڕاستی تۆ بێ خوێنەر بە خۆت زیاکەیت ئەبێ و نووسینەکانی دووە لێ بکەی بەڕاستی ئەوانەی دەریشەوە کە دوورە پەرێزن لە هەنێک خزمەت گوزاری بەڕاستی پێیان بگات ئەکید ئەرکێکی نووسەرانە من دایم ڕخنەم لەسەر ئەوە هەیە کە کۆمەڵێک ئەنووسن ینی بەڕاستی زمانی فەڕەنسی تایە ئەڵمانی تیا بینی ئەمریکی تیا بینی ئینگلیزی تیا بینی کۆمەڵێک لەهجاتی تایە کە خوێنەر بیری لێکاتوانی پێویست ناکە تۆ لەناو کوردەواری کە نووسی قەیناکە سەمە کێشەمانی ئەگەر تۆ وەرگێڕێکی کتێبێکی فەڕەنسی بیت ڕەنگە زۆر جار وشەکان نتوانی تعبیر لەسەرەوە بکاتەوە کە بۆ کوردەپەتیە بینوسی بەڵام کە من توانم فەرهەنگی و هەڵبژێرم و ئەدەبی هەڵبژێرم بەڕاستی بێتەوە جەخت لەسەر کولتور و زمان و ئەدەبی خۆت بکەیت جەخت لەسەر ئەو کوردەپەتیە بکەیت کە لە کاتێکە ئەمە زمان ڕۆژانە بەکاری هێنین ڕاست ئێمە لە کولتور و کوردەواری خۆمانە تەکنۆلۆژیاوی لێکردن کۆمەڵێک وشەی جیاواز لە خۆمان بەکارێنین ئەگەر بەکاریشینێنی بەڕاستی خولیات لەسەرەتی بەکاری بێنی بەڵام پێویست ناکە تۆ لە کاتێکە کە نووسینە چێتە ناو کتێبخانەی کوردیەوە بۆ ئەبەت ئەمێنێتەوە ئەبێتە مێژویەک لەسەر ژیانی خۆ پێویستەکە ئەو شەهر بمێنێتەوە لەگەڵ قسەکانی ئێمەیە مەراسیمێکیش هەبوو کە بڵێنکانی ئاڕۆیشت و بە خۆشحاڵیەوە ئێمە وەکو هەواڵێک لە ڕێ پرۆگرامی کوردستان مەگەزینەوە بڵین بڵاومان کردەوە بەڵام پێم خۆشە خۆ دوکون و سەرێک باسێکم لەوە بۆ بکەی کە تا چەند گرنگە ئێستا ئەم هەوڵانە
لەلایەن هەم نووسەران هەم شاعیران هەم ڕۆمان نووسان کە ئێستا لە نێو کوڕێکی ئەگەر خەنجیلانە شابێت لە شوێنێکی تایبەتە کتێبەکانیان بە بڵین نمایش ئەکەن و باس لە ناوەڕۆکی کتێبەکانەکەن دەبێت دەرفەتێکی باشە هەم بۆ نووسەر و هەم بۆ خوێنەرانیش کە ئەم بەریەکەوتنە هەبێت و بتوانیت تۆ بەڵێن قسە و باز لەسەر بڵاوکراوەکەی خۆت بکەیت. ئەمە لە 25 نوێ بەڕاستی ڕۆژێکی مێژووی بوو بۆ من کەوتماری کلامکردن بۆ ئەوەی کە داواکەم بڵم هەمە ڕاستی هەم بڵامکردن هەم بە واژی نووسەر ئەکرێتە دیاری بەڕاستی شۆک بووم کە بینیم کۆمەڵێکی زۆر لە ئەمەدە بوو لە هەموو چین و توێژێکی لە بوو سیاسی بوو حکومی بوو سەربازی بوو هونەرمەند بوو کەسانی ئاسایی بوو کاسە بوو ینی کۆمەڵێکم بینی بەڕاستی کە ئەم بینیت خەڵتەیەک دروست بوو لە جوانی ئێوارەیەک بوو کە بەڕاستی بۆ من مێژووی بوو ئێوارەیەک بوو کە خۆم تەمەنامە کرد کە قەرەباڵغ بە بڵام لە تەمەنای من زیاتر بوو خەڵکانێکی زۆر هاتن بەڕاستی بە خۆشحاڵیەوە و دواتری جەستەش پەیوەندیم پێواکەن و کە خوێندیانەتەوە وایە نەزانی بەڕاستی ئەوە بە وردی باسم کردووە زۆربەی زۆری پرسیارەکانە بوو ئایا ژیانی خۆتی تایە ئایا دایکت بۆ شێوازە مردووە ئایا ئاوا قوربانیت بۆ باوکت داوە بەڵام بەڕاستی کەسی خوێنێتەوە وازانی خوێنەرەخۆیەتی چکە باسی ئافرەتێکی کۆڵنەدەرێکا بەڕاستی لە خۆی خۆشە بێ بۆ هەموو شتێک لە دەستدانی خوشکبرا لە ئەوڵی ئەزەری ژیانی و کە دەست پێکاتە تا کۆتایەکی لەوا ترسێکە خوشکبرای لە دەست بچێت بەڵام دواتر زەمن وای لێکە خوشکە چێتە ماڵی خۆی برا ئەچێتە ماڵی خۆیەوە خۆی بەتەنیامێنێت و ئایا ئەو قۆناغی کە بەتەنیایی بڕێکە پێشتر پشتی بە خوشکبرا بەستووە چۆن ئەتوانێت هەنگاوەکان بنێ چۆن ئەتوانێت لە پڕەکە لە دایکی لە دەستە چۆن بتوان لەگەڵ باوکیە کە باوکێکی بەتەنیامێنێت تۆ لە ماڵێت چۆن بتوان تعامل بکە چۆن بتوانێت ئایا لەگەڵ قۆناغی ژیانی کاچێتە بەرخوێندن و زانکۆوانە چۆن بتوان تعامل بکات و هەم ماڵەوە بەڕێوەبەرێ هەم دەرەوە بەڕێوەبەرێت هەم خوشکەکان و برایکێتەوە ماڵەکەی ئەو التزاماتانەی لەسەر دایکی قرس بوو ئەو کاتە ئەرکی دایکایەتی بینی کە بێباک بوو لەوەی کە دایکی چی بوو ئەکا بەردەوام رەخنەی لە دایکی هەبوو بە دایکە سادەکەی بەردەوام گلەی لە دایکی کێکرد کە ئایا لە پۆشینی جلوبەرگە ئایا لە پۆشینی ئەدا و قسەکردنیا کەسێکی سادە بوو بەڵام دواتر کە لە دەستی ئايات چۆن قەرەبووی بوو ئەکاتەوە چۆن ئەتوانێت ئەو ئازاری کە لە دەستدانی دایکی دروست ئەبێتەوە ینی بەڕاستی نە ژیانی خۆمیتیانێ بەڵام ئەکرێ بڵم لە پەڕەیەکە ژیانی خۆمیتیایە من لێرەوە چکا بەڕاستی زۆر پرسیاریان لێکردم ڕاستە وردەکاری زۆرتیایە کەسەکە وازانی خۆیەتی بەڵام نەخێرژیانی من نییە ژیانی تەنها قوربانی ئافرەتێکە کە بەردەوام ئێمە ئەو ڕووداوە نبینی کۆمەڵک ئافرەتە بین بەڕاستی لە ژیانی خۆیان نەماونەتەوە لە بەرخاتری کە دایک باوکیان بەخێو بکەن خۆیان کڕۆتە قوربانی بۆ ئەوەی کە بە هیچ شێوەیە دایک باوکی نەچێتە بەردەستی کەسێکی تر کۆمەڵگەش گلەیان لێ نەکات بۆ هیوایم ئەم دوو ڕۆمانە جێ خۆی بگرێت لە نێو ئەدەبیاتە و هەر خانمێکیش دەرفەتی هەبێ بتوانێن بیخوێنێتەوە و قەڵەمەکەی تۆش نەوەستێت خات و سەمیرە بۆ هیوایم ڕۆمانی تایبەتتر و جوانتر پێشکەش بە کتێبخانەی کوردی بکەیت زۆر خۆشحاڵم لەم بەشەی پرۆگرامەکەداریش بەڕاستی قەڵەمی مینە زیاد بکات لە ئێستا بەڕاستی ڕۆمان ئەگەر بە قەڵەمی مینە بنووسرە وردەکاری زۆر جوانی تیانووسێت هەموو جوانەکانی ژیانی تیانووسێ ئەرک و ناڕەحەتەکانی تیانووسێتەوە من ئەو دوو کتێبە پێشکەشەکەم بە کورسات مەگەزین هیوادارم لە کتێبخانەی بەڕێزیشتانە بمێنێتەوە بۆی هەم خوێنەری سوودمەند بێت هەمانش کە میوانن سوودێکی لێ ببینن زۆر سپاس بۆ سەمیرە ساڵح نووسەر لەم بەشەی پرۆگرامە لەگەڵم بوو